ئەم پرسیارە بەڕاستی زۆر گرنگە بۆ هەموو تاچێکی خەڵکی کوردستان بە تایبەتی خەڵکی کرێکار و زەحمەتکێش ژنان و لاوان ئەبێ پرسیار بێ بۆیان مەسەلەی شوراکان چی بوو. یەکەمین شتێکە ئەوان لە شاخ هاتنە خوارەوە باشە هاتنە شارەکان و دەسەڵاتی شوراکان و بنکەی شوراکانیان بینی. یەکەمین شتیان بە دژی شوراکان وەستانەوە، دووهەمین شتیان دەست بەژن کوشتن دەستیان پێکرد، سێمین دیش بەبردنی کەلوپەلی خستەخانەکان و بەنداوەکان دەستیان پێکرد و هەمویان ئاودی و کرد. مەوزوعەکە ئەوە بوو شورا دیاردێشی تازە و گرنگ بوو لە مێژووی کوردستانە وەکو کۆمەلگایەکی شاری، وەکو مەسەلەی خەباتی چینایەتی کە لە شارەکانەوە بۆ یەکەم جار بوو لە مێژووی کوردستانە کە هێزگەلێک بێتە مەیدانەوە، خەڵکی کوردستان بێتە مەیدانەوە لە دەرەوەی هێز و سیاسەت و بەرنامە و ئایدۆلۆژی ئەحزابی ناسیۆنالیستی کوردیەوە کە ئەوش چەپ و کۆمۆنیستەکان و خەڵکی ئازادی خواست بوو. هەر لە ڕاپەڕینەوە کۆمیتەی ڕاپەڕینەکانیان دروست کرد و لە دڵی ڕاپەڕینیشەوە شوراکانیان لە یەکەم ڕۆژەکانەوە دەستی بۆ براکە کە لێنێ دروست بوو بوو سەداح حوسێن نەمابوو، حکوومەت نەبوو، شتێک نەبوو بۆی ئەگوایە هێزێک بێت ئەم کۆمەلگایە ڕێخا. ئەوش یەکسەر چەپ و کۆمۆنیستەکان بوو و ڕێکخراوەکانیان بوو بۆیە دەستیان برد بۆ شوراکان و لە یەکەم ڕۆژەکانەوە دەست ڕوونکردنەوەیان نا لەسەر ئەوەی کە شورا شێوەی دەسەڵاتدارەتی خەڵکە خەڵک هەمەتوانێت بەرنامە دانێ و ئەم بەرنامەش بەڕێوە بەرێ لە کۆمەلگاکانە. بۆیە یەکەم بە دوای ئەوەی کە ئەو بنکەیان کردەوە دەستەی بە پێشبوونی شوراکان دروستکرا و هەروەها لە هەموو گەڕەکەکانە بەنواسترا کە فعالینی چەپ و کۆمۆنیست بچن شوراکان لە گەڕەکەکانە کۆکەنەوە ئەمە بکەن. بۆیە ئەمە کرد بوو بە چەشمەچێشی نێوان دوو هێز، هێزێکە ئەوەی لە بەردەما بوو کە کۆمەلگا بۆشاییەکی هەیە، حکومەت نەماوە، دەسەڵات نەماوە، بێ کۆمەلگا ڕێکخرێتەوە. شوراکان بووە پرۆژەی بەرنامەی شوراکان بۆ هەموو مەجالێکی کۆمەلگا خرایە ڕوو، بەرنامەی یاسای کرێکاری، بەرنامەی یەکسانی ژن و پیا و بەرنامەی ئازادی سیاسیەکان، بەرنامەی هێزی چەکداری لە کۆمەلگا. لەو دەورانە کە شوراکان بوو یەکسەر هێزی چەکداری شوراکان دروست بوو کە لە دەورانی شوراکانێکی لە قاڵە پرشنگەکانی ئەوە بوو بۆ جارێکیش لەو وەزعەتانە نائەمنی دروست نەبوو، دزی و گەندەڵی و شت لە گەڕەکەکانە نەبوو کە شوراکان بنکەی شوراکان پارێزگاری گەڕەکەکانیان نەکردووە. بە هەمان شێوەش دەستیان برد بووەوە. بەڵام لەو لاوەکە بەرەی کوردستانی هەبوو کە حیزبەکانی هەم یەکێتی و پارتی و هەم ئیسلامیەکانیشی تیابوون، هیچ بەرنامەیەکیان نەبوو بۆ کۆمەلگا ئیلا ئەوەنە دێدام و جەزگاکانی حکومەتی بەعز دێنن ئەو مەسئولین و مدیر دایرە و هینانەی پێشوو کە هەیە لە جێی خۆیان بمێنەوە، ئەمانش شەریک بن لەگەڵیانە بەشێوە و بە شێوەی سەدام حوسێن و حکومەتی بەعز دەسەڵاتەکان بگرنە دەسەوە و کۆمەلگا ئیدامە بن. بۆیە ئەمە کەوتە نێوان دوو هێزەوە، هێزێک کە نوێنەرایەتی خەڵکی کرێکار و زەحمەتکێشی یەکرد، کۆمۆنیستەکان و ئازادی خوازەکان بوون بۆ دەسەڵاتدارێتی خەڵک، بۆ ئەوەی خەڵک هەمووی کەس برسی نەبێ، هەموو خەڵک بتوانێ بژی، نائەمن نەبێ بۆ خەڵک و دەسەڵاتیش کێش کە لە گۆڕینی دەسەڵات و دەوایر و ئاسایش و هینەکان لە حکومەتی بەعسەوە بۆ دەسەڵاتی ئەحزابی ناسیۆنالیستی کورد واتە لەسەرەوە دەسەڵاتێک بن بەسەر سەری خەڵکەوە و بتوانن سەرکوتوهینی خەڵک بکەن بۆ ئەوەی خەڵک بمێنەوە. بۆیە یەکسەر بەرەی کوردستانی ئەم شورانەی لە بەرامبەر خۆیان بینیەوە کە ئەمە هەڕەشەیەکە بۆ سەر ئایندەیان و هەڕەشەیەکە بۆ ئەوەی کە دەسەڵاتیان نەمێنێ. بۆیە بە هەموو شێوەیە کەوتنە پلانجێڕان و بەرنامەدانان بۆ شوراکان بە دژی شوراکان. ئەمە تابووری پێنجەمە، ئەمە سەر بە حیزبی بەعسە، ئەمە دەستی مەنسوور حکمەتی لە پشتەوەیە، ئەنوا ئەوەشتاو شتێک بۆی لەم شورانە بن و دەسەڵاتی خۆیان بێت. چکە شوراکان بە دەرەجەی بنکەیان هەبوو لە زۆربەی گەڕەکەیان لە سلێمانیا و دوایی بۆ هەولێر و اینجا بۆ کەرکووک و هەتا لە قەزا و ناحیەکان و مجەمەعەکانی شوراکان دروست بوو وەکو شێوەی دەسەڵاتداری خەڵک. جێگایەکی بوو ئەحزابی چەکدار و میلیشیاین نەهێشتەوە کە تا دوێنێ لە شاخە خۆڕی هەموو شتێکیان کرد بوو، هیچ کەسێ نەئەکرا لە دەرەوەی سیاسەت و بەرنامەی ئەوان دەسەڵاتدار بێ. بۆیە لەم ڕۆوە هەموو شێوەیەکیان بەکارهێناوە خۆیان کۆ کردەوە بۆ ئەوی بە دژی ئەم شورایانە بن و
بە تایبەتی لە نمایشی هێزی شوراکانە بۆ یادکردنەوەی یادی کیمیابارانی هەڵەبجە لە 16/1990 لە بەردەشی سەرای سلێمانی کە بەدەیان 1000 کەس لە هەموو شوراکانی شاری سلێمانیە و ناوچەکانی دەوروبەریەوە کۆبوونەوە لیا کۆبوونەوە. ئەمە پەیامێکی گەورە بوو کە ئەحزابی ناسیۆنالیستی کوردی و کوردایەتی لە بەرامبەر خۆیان بینیەوە کە بوو ئایندا دەسەڵاتیان نەکەوێتە خەتەرەوە و بۆیە ئەبێ هەرچیان کردووە لە هێزی شورایانە بن بە هەر شێوەیەک بۆیە و ئەنوا وەشکاڵ بەرنامە و فریکاری و هەروەها درۆ دەلەسەیان بۆ هەڵبەستن.